36 ڕۆژی تەواو بەسەر دەستپێکردنی دابەشکردنی موچەی مانگی سێدا تێپەڕ بووە و تاکو ئێستاش هیچ هەواڵ و زانیاریەکی فەرمی لە چارەنووسی مانگی چوار نییە. ئەمەش کاریگەری زۆر و خراپی لەسەر ژیانی خەڵک و بازار داناوە. دوکانداران زۆر بە ڕاشکاوی ئەو قسەیە دەکەن چونکە جوڵەی بازار پەیوەندی ڕاستەوخۆی بە موچەوە هەیە. بەنسبەتی ئەو موچەیە چەند تاخیربی بازارەکە دەمری لەبەر کابراگە پارەی نەوی بەچ بێتە بازار ئەشیای بکڕی. کابرا هەموو عالم قەردارە، کەس قەردیان ناداتێ. کابرای شەش منجارێک دوو سێ دەی دەمێت زاخی نایدەمێت. لێرە بازارەکە دەمری پارەی نەبی نایەتە بازار ئەشیای بکڕی. ئەو موچە شتێکی سەرەکییە. تەسیرەکی زۆر لەسەر بازاری کردیە. معاش نەدرێ بازارش کەس بووە، بازار بەخۆ دەبینی چۆلە. تەسیرەکی زۆر هەیە وەڵڵا سەر بازاری. ئەوەندە بازار بە قورعان بازار نیوی زیاتر شکل کەمدا ینی. ئەو چەند مانگە پێشتر پێش دو سێ مانگە باشتر بۆ کاتێ معاشی تا فەرقیت کردی. بەس معاش تەخیر ببێ فەرقە. بەشێک لە دوکانداران دەڵێن کەوتنی بازار بۆ ساڵی 2014 دەگەڕێتەوە. شۆفێرێکی بار هەڵگریش بۆمان دەدوێت و دەڵێ ئەگەرچی ئێمە موچەخۆر نین بەڵام دواکەوتنی موچە کاریگەری بەسەر ئێمەشەوە هەیە. مانگ بە مانگ ئەو موچەی بدەن بازار خوا دەزانی پێڕاناگەین، یعنی مشتری بەردەوام دێتن چکە سرف دەبی خەرک پارەی لە دەستا کە خەرک پارەی لە دەستی نەبوو بازارەکە نابیتن، یعنی ئەوە چەند دوو مانگە زۆر بازارمان زۆر لە زەعیفیدا زۆر لە کورتیدا. مۆزەفەکە معاشی هەبی معاشەکەی وەرگری دێ لە بازار ئەشیای دەکڕی کە ئەشیای دەکڕی دوکاندارەکان دەیفرۆشن ئەوانیش تەلەفۆن لە بۆ مەدەکەن ئەمە بارەکانیان بۆ دەگوازینەوە. سار بەسەر خراپترە لە پاش 2014 لە پاش شەڕی داعش و ئەوانەوە هەر بەرەو خراپی دەڕوە تا ئێستا بەرەو باشی ناڕۆ، یعنی ئەو سار باشترێ لە سارەچکە، یعنی هەموو سارەکان بەرەو خراپتر ڕۆیشتووە. ساڵی 2023 دوو موچەی موچەخۆران و ساڵی 2024یش موچەی مانگی 12 فەوتا. ئێستاش موچەخۆران ترسیان هەیە هەر لە ئێستاوە ئەم ساڵیش موچەیەک یاخود زیاتریان بێت چارەنووس بمێنێتەوە. حکوومەتی ماوە بەسەرچوش وەک موچەخۆران و خەڵک چاوەڕێیە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.